ئێستاژێکی هاوڕێیان ئامادە بن هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا لەسەر هێڵە بێتە سەرخەت. بەڵێ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵا. هاوڕێ حەسەن ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشدار بوون. سەرەتا ئەگەر بکرێت ئەو دوربینەکەتان ئەگەر بکرێت فەزای سەرێ زۆرە کەمێکی بخوێنن زۆر سپاسان دەکەین. زۆر باشە هاوڕێ حەسەن بەخێر بێت. زۆر سپاس کاکە ئەمیر بۆ ئێوە بۆ هاوکارانتان ماندوو نبینیتان لێکم لە بەیانیەوە. ئێوە سەرقاڵی ڕاگوستنی خەبەر و باسەکانن. ئیجازە بدەیت سەرەتا پیرۆزباییکی گەرم پێشکەش بە خەڵکی کوردستان کەم بۆم سەرکەوتنە مەزنەکە لاپەڕەیەکی زێڕینی تر لە مێژووی خەباتی خەڵکی کوردستانە وەرەق لێدرا و هەروەها لە خەڵکی ئێرانیش کە بەڕاستی یەکەم جارە لەو ئاستەدا جەمهوری ئیسلامی بە و دەرەجەیە لە ڕسوایی و بێئەتباری دەگەێن و لە خزمەتاندا. زۆر سپاس بەخێر بێت هاوڕێ حەسەن. با ئەلێرەوە دەست پێ بکەین. ئەمە یەکەمین بڵین بەناو هەڵبژاردن ئەم گاڵتەجاڕی کە بەڕێوە چوو یەکەمین هەڵبژاردنە لە دوای شۆڕشی ژینە. ئێوە چۆنتان بینی، چۆنی هەڵدەسەنگێنن؟ من پێم وابێ ئەوەی ئەوڕۆکە لەسەر بەستێنێکی واقعی ڕوویدا، یعنی لەسەر خەڵکی کوردستان پای لەسەر زەویەکی سفتە بەو معنایی کە دەڵێن بە معنای 44 ساڵ خەبات و بیری خۆمانی بێنینەوە لە 12 فەروەردینی 1358 واتە 44 ساڵەوە پێش تقریبا لەو سەروبەندانەیە مانگێک تەفاوەتیەتی کۆماری ئیسلامی هەڵبژاردننی یەکەم هەڵبژاردننی بەڕێوە بر بە ناوی ئاونا. خەڵکی کوردستان لەو بەناو هەڵبژاردنەدا وتیان نا. ئەمڕۆکە جارێکی دیکە نایەکی گەورەتریشیان پێوت، بەڵام بەو جیاوازیەوە کە لە توولی ئەم 44 ساڵەدا یا ئەو 45 ساڵەدا ئەزمموی گەورە و زۆر دەستکەوتی گەورەمان بەدەستێناوە. ئەلبەتە بەداخەوە قوربانی زۆریشمان داوە، بە هەزاران کەس لە زیندانیانی سیاسی، لە پێشمەرگە، لە خەباتکاران، لە جەماوەری ناڕازی گیانیان بەخت کردووە تاکوونێ بەم ڕۆکە گەیشتوین. بەڵام ئەمەی ئەمڕۆکە کە بەدەستهات لە دڵی ئەو ناڕزایەتی 44 ساڵەدا هەڵدەسەنگێندرێ و هەروەها لە دڵی ئەو کێشمە کێشانەی کە چل لە بوارە جۆرا و جۆرەکانی خەبات لەگەڵ جمهوری ئیسلامی تێپەڕمان کردووە لە خەباتی سیاسیەوە کە کوردستان کۆمەلگایکی ئارام بوو، کوردستان خۆی ئیدارا کردو بەڕێوەی دەبردو جمهوری ئیسلامی بە بڕیاری خومینی پەلاماری هێنا سەرمان، لە خەباتی مەدەنیەوە کە لە کوردستانەوە دەستی پێکرد لە جەمعیەتەکان، لە یەکێتی جوتیاران، لە ڕێپێوانەکان، لە کۆچی مەریوان، لە هەمووی ئەمانە کۆماری ئیسلامی بەرەو توندوتیژی برد، بەرەو خشونەتی برد، بەرەو قەتڵ و کوشتار و زەخت و زۆری برد. بەڵام لە پەنای هەمووی ئەوانەدا مقاومەت کرا و کاتێکیش کە خەباتی چەکداریشیان بەسەرمانە تەحمیل کرد لەو بوارەشدا قارەمانانە ڕاوەستاین و هەزاران تێکۆشای گیانیان بەخت کرد. بۆیە ئەوەی کە ئەمڕۆکە بەدەستات لەسەر بەستێنی ئەو ڕابردووە بەدەستات. بێزگە لەوەگەر باسی ئەوە دەکەین دەڵێن ئەمە ئیدامەی شۆڕشی ژینایە، شۆڕشی ژینایشتر لەسەر ئەو بەستێنە دروست بوو، بۆ لە کوردستان دروست بوو، بۆ لە شوێنەکانی کە دروست نەبوو. بۆیە خەڵکی کوردستان ئەو مێژویان هەیە. ئێوە مەسەلەن چاو لێ بکەن لە 1970 دەبینی دەنگدان دێتە ئاراوە لە ئێرانە لە بینی میر حسینی موسەوی و لەگەڵ ئەحمەدی نژادە تەقەلوبێکی گەورەی انتخاباتی دەکرێت، دەنگی میر حسین دەدەن بە ئەحمەدی نژاد. لە ئێران بوو بە هەرابوو بە تەزاهورات. کوردستان بۆ نەیکرد بە دلیلی ئەوەی کە کوردستان لە هەڵبژاردنە و بەناو هەڵبژاردنەیە بەشداری نەکرد بوو، دەنگی نەدابوو تاکوونێ بڵێ ڕەئیە من کو. تاریخی ئێمە ئەوەیە، تاریخی ئەو خەباتە، تاریخی ئەو بەربەرەکانەیە ئەوەیە لە ڕاپەڕینەکانی تریشاوە بە تایبەت لە دوای 96 بۆ لاوە تاکوونی ئێستا هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت و ئەمڕۆکە ئەو جوابەی کە وەرمان گرتەوە جوابی ئەو پرۆسە توولانیە لە خەبات و بەربەرەکانی لە هەموو بوارەکانە لە دژی جمهوری ئیسلامی و کوردستان لە مێژە حجابی دیلێتی فرێداوە، ژن لە کوردستان لە مێژە ئازادە و پس بە 8 مارسەکان چاو لێ بکەن، ئەوەڵی مانگیمەیەکان چاو لێ بکەن، مەراسمی ئەم حیزب و ئەو حیزب و بنەماڵی گیان بەخت کردوان چاو لێ بکەن. هەر لە ساڵەکانی 60ەوە ئەو بنەماڵانی چ پێشمەرگە بوون چ زیندانی بوون، ڕۆڵەکانیان ئەدامەکرا بە سەدان و هەزاران کەس دەچوون لە ماڵەکانیانە ئەو ڕسمی خۆشەویستەکانیان وەکو ملیوانکە ئەکردە ملیان و دەیان بردو. هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە ئەمڕۆ ئەگەر ئەو ناگەورە بە جمهوری ئیسلامی وتراوە ئەو نایە لەسەر ئەو بەستێنە بووە.
کۆماری ئیسلامی خۆی دەڵێت ئەمڕۆ کە دەڵێت لە کوردستانە 25% بەشداریان کردووە، ئەمە درۆیە، نیوەی ئەوەش بەشداری نەکردووە، کەمتر لە 10% لە کوردستانە بەشداری کردووە، وەوە سەرکەوتێکی گەورەیە بۆ ئێستا و بۆ داهاتوو بۆ ئیدامەی شۆڕشێکی درێژخایەن کە تا ئێستا هێناومانەوە کوردبوونەوەی زۆرتری ماوەی تەمەنی جەمهوری ئیسلامی کە ئەمڕۆکەش زۆرتر ئەو بەرگە مێژوویە ئەو تاریخ زێڕینەی پێ نەخشایەوە دووبارە. زۆر باشە هاوڕێ حەسەن، هەر خۆشتان ئاماژتان پێدا ڕێژەی لە خوارەوەبوونی بەشدار بووان لەم بەم نمایشی هەڵبژاردنە چ کاردانەوەیکی لە ناو حکوومەت دەبێت وە ئەزمموی ئەم بایکۆتە کە ئاوا سەرکەوتوانەش بەڕێوە چوو بۆ خەڵک چی دەبێت؟ بۆ خەڵک ئەوە دەبێت کە خەڵک تاکوونێ یەکگرتوو بێ، هەتاکوونێ یەکدەنگ بێ، هەتا وریا و وشیار و ئاگا بێت، دەستکەوتی گەورە بەدەستێنێ. خەڵک لە نائاگاهیە تووشی زەرەر و زیانە بێت، لە نائاگاهیە لەتمەی لەیەکوێت، لە نائاگاهیە فێڵی لەکەن، لە نائاگاهیە کڵاوکەنە سەری، لە نائاگاهیە دەستکەوتەکانی لێوەرەگرنەوە. خەڵکی ئاگا بەڕاحەتی تەسلیم نابێت. بۆیکانی ئەوە زۆرترین دەستاورد و دەستکەوتی بۆ جەماوەری خەڵکە بێت، بۆ خەباتی داهاتوومانە بێت و پێمان دەڵێ کە ڕەمزی سەرکەوتنمان یەکگرتوویە، ڕەمزی بەرەو پێشچوونی شۆڕشی ژن ژیان ئازادی کە دەڵێن ئەمە ئیدامە هەر ئەو شۆڕشەیە. ئەگەر ئەو کاتە بە جۆش و خۆش لە خیابانەکانە بوو، ئەمڕۆکە بە بێدەنگی لە خیابانەکانە بە نەچوونە پای ئەو گاڵتەجاڕیە و ئەوە جارێکی دیکە نایەکی گەورە بە جەمهوری ئیسلامیدا لە شۆڕشی ژینادا لە گۆڕستانی ئایچیەوە لە کاتی بە خاکسپاردنی ژینای جوانە مەرگە ئەو جەماوەری بە دەیان هەزار کەسیە بە دەنگ وتیان جەمهوری ئیسلامیمان ناوێ، ئەمڕۆکە بە دەنگ نەدان وتیان جەمهوری ئیسلامیمان ناوێ. ئەمانە هەمووی ئەم دیوەدیوی دراوێکن لە خەباتی سیاسیدا. پەیامەکەی بۆ جەمهوری ئیسلامی چییە؟ پەیامەکەی بۆ جەمهوری ئیسلامی ئەوەی دەوڵەتێکی بێگانەیە، دەوڵەتێکی داگیرکەرە، پەیوەندی نیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان و کۆماری ئیسلامیدا، هیچ شتێک بە یەکەوەمان گرێ نادات. ئەوانە بێگانن دەبێ بڕۆن بێزگە لەوەی کە تەمەنیشیان تەواو بووە و ئەو ڕۆکە جارێکی دیکە کوردستان نیشانیدا کە بەڕاستی سەنگەری شۆڕشی ئێرانە، نیشانیدا کە دەڵێن حزبیەت تێدا جێکەوتووە، خەڵک کە ئاگا بێ سازماندراوە. ئەمڕۆکە سازمان کاری خۆی کرد، سازماندراوی کاری خۆی کرد، ڕێک و پێکی کاری خۆی کرد، تەشکیلات و چه ئەوەی کە حزبیەکەی چه ئەوەی کۆمەلگای مەدەنیەکەی لە یەک هەڵپێکران لەو ڕۆژەدا. وەختێک کە ئێمە ئاوا هاودەنگ بین لەگەڵ یەکتری جواب وەردەگرینەوە. ئەو خەڵکە لایەقی هەموو شتێکن، سزاوارە ئەو خەڵکە کا دەبێت قەدریان بزانین، شایستن و دەبێت سپاسگوزاریان لێ بکەین. هەروەکو لە ڕاگەیاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵیشە ستایش کراوە لە خەڵکی کوردستان، قەدردانی کراوە لە خەڵکی کوردستان بۆ ئەم سەرکەوتنە مەزنەی تر کە ئەو ڕۆکەش تۆماریان کرد. زۆر باشە کاک حەسەن، ئەم پرسیارە ئەم شەو هات زۆریان پێخۆشە، پێمان باش لە زمانی بەڕێزیشتان بیبیستین لەوەی کە خەڵک زۆر هاودڵ و یەکگرتوون، ئەمە هیچ قسەیەکی تێدا نیە و دیارە بوونی ئەحسابیش و کاریگەریەکانی دیارە. بەڵام بۆچی حیزبە کوردستانیەکان هێندە لە یەک دوور بوون؟ ئەمە پرسیاری بینەرانە کە ناردویان من لە میانی پێشتریشدا باسم کرد. بۆچی حیزبە کوردستانیەکان هێندە لە یەک دوورن و نەیانتوانی ڕاگەیاندنێکی هاوبەش بدەن هەر بۆ دڵگەرمی خەڵک؟ وڵات زۆر ئێمە ڕاستیەکەی ئەوەیە کە زۆر جارەوە مۆزوع هاوڕێیانی تر من لە ڕاگەیاندنەکان لە قسە باسەکان هەر هاتەوە بۆیە لێم پرسی هاوڕێ حەسەن. بەڵێ دەزانم ڕاستیەکەی هۆکارەکەی بۆ کۆمەڵێک بابەت دەگەڕێتەوە، بە زۆر جار و تومانی یەک هۆکار نییە. ئەو جیاوازیانە جیا لە بەرنامە و سیاست و استراتێژ و خەت و ڕێباز و ئەوانە، بەڵام بە کۆمەڵێک هۆکاری عینی و عەمەلی و ئەوڕۆیی دەگەڕێتەوە. ئەویش ئەوەی کە هەر لە شۆڕشی ژیناوە ئەوانە بڕێ قوڵتر کرانەوە. وەختێک لایەنێک لە دەچێتە مەسەلەن منشوری تاوانبارانەی لەگەڵ کوردیشا و جۆرجتاون و ئەوانەدا بەشداری دەکات، خۆ لایەنەکانی دیکە دژی ئەوە بوون، دژی دەسەڵاتی سەڵتەنەتی و گەڕانەوەی ئەو سیستمە بوون کە تا سەر ئێسخان دژ بە مافەکانی خەڵکی کوردستانە.
لایەنهایە کە باوەڕیان بەوەیە کە خەڵکی کوردستان دەبێت بە تەداخلی ئەمریکا و هێزی ئەجنەبی و ئەو بێ بۆی ڕزگار بکە. لایەنایەکی دیکە باوەڕیان بە تایبەت چەپ و هێزە سوسیالیست و کۆمونیستەکان باوەڕیان بەوەی خەڵک خۆی ئەتوانێت خۆی ڕزگار کە دەبێت خۆمان هێز بین، قدرت بین، دەسەڵات بین، سازماندراو بین، هەرەوەی کە ئەمڕۆکە نیشانیدا. خۆ ئەو دوودانە دوو استراتێژی جیاوازە، دوو بیر و بۆچوونی جیاوازە. هەروەها ئەو ساڵانەی ئەخیر جیابوونەوەکان، ئینشعاباتی ناو حیزبەکان، ئەو کێشمە کێشانەی کە هەیە چەندین حیزب بە یەکەوە حاضر نەبوون. ئەو دەیکوت ئەگەر فڵان حیزب بێ من نایەم، ئەوی تر دەیکوت ئەگەر ئەوی تر بێ من نایەم. ئەوانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین ڕاگەاندنێکی هاوبەش بە یەکەوە بدەین. بەڵام هەر ئەوەی کە هەبوو لایەنەکان بە جیاواز بۆ خۆیان ڕاگەاندنیاندا، ئەوە بۆ خۆی شتێکی باش بوو. کەس نەبوو مەسەلەن جاران لە بیرمانە جاری وا بوو لەسەر ئەم بەناو هەڵبژاردنە هەندێک لە لایەنەکان دەیان کوت ئەوە شورایە بچن شورا تەمرینی دموکراسیە. سوورەتێکە لە جامعەیەکە کە دموکراسی تێدا نەبێت تەمرینەکەی بەچی یەکەی خودی دەسەڵاتەکە دژی دموکراسی تۆ چۆن تەمرینی ئەواکەی لە نظامێکی ئستبدادی سەرڕۆی دیکتاتۆری ئاینی وەکو جمهوری ئیسلامیدا. ئەم سەفەرە ئەو کۆدەنجیە کە دروست بوو ئەگەر بە پەراکەندەگیش بوو هەر باش بوو. بێزگەلەوە باوەڕی من خودی ئەو کۆمەلگای مەدەنی ناڕەزایەتی جەماوەری هەمووی ئەوانش کارێکیان کردووە کە بەنەوەیەک ئەو بۆشاییە پڕ بێتەوە. یا وەختێککە ئێمە ناتوانین لەسەر مثلەن ئیعدام کە دزێوترین کردەوەیە کە استبدادی سیاسی بۆ چاوترسێنکردنی کۆمەلگایەک لە خۆی نیشانی دەدات، حزبە سیاسیەکان ناتوان لەسەرەوە بە تەوافق بگەن کە کۆدەنجیمان بێت. ئێمە حەولماندا ڕۆژێک حەولماندا، بەڵام هەر کەسێک بە بیانیەک بەشداریان نەکرد معلومە لە شتێکی ئاوایشە ناتوانی بەیەکەوە ئەو کۆدەنجیە دروست بێت. بۆیە ئەوانە هەمووی ئەو هۆکارانە بوون تەسیری داناوەوە. هیوادارم هەرچی زۆرتر ئەو مانعانە کەم بێتەوە لە شتایکی ئاوادا بتوانین کۆدەنجی دروست ببێ، ئەو فەزایە بکەینەوە کە زۆرترین ئازادی و دموکراسی لە ئێستەوە لە کوردستانە ببێت. لە دواڕۆژی ئازادکردنی کوردستان و نەمانی کۆماری ئیسلامیدا خەڵک بە دەنگی خۆیان هەڵبژێرن، کێ هەڵبژێرن، چێ سیاسەتی باشی بووە، چێ سیاسەتی نەباشی بووە. هەمووی ئەوانە بێ انتخابەکە بدێنە دەست کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەر لەسەر ئەم ڕووداوانش بەڕاستی خەڵکی کوردستان دەبێت قەزاوت بکەن لەسەر حیزبەکان. ئێمە لایەنێک نەبووین کە پێداگر بین لەسەر ئەوەی کێ بێ و کێنە. ئێستا لەڕای ئەوەی کە زۆرترین جیاوازیەکان لە بینی ئێمە ئەوانیشا بووە، خۆشیان دەزانن ئێمەش دەزانن. لە ئاخرین دانیشتنی شارکار چەند ڕۆژدەوە پێشتر بوومانە لەسەر مۆزوعێکی دیکە کە کاتی خۆشی حتمەوانە دێتە بەرباس و لێکۆڵینەوە. لەوێ تومانە خۆ جیاوازی ئێمە لەگەڵ هەمووتان لە هەر بابەتێک بڵێ قوڵترە، بەڵام زۆرترین و ئامادەترین لایەن بووین بۆ هاوکاری لە پێناوی چی؟ لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان، نەک لە پێناوی ئەوەی کە لە ئوسولمان لە بیر و باوەڕمان لە ئامانج و پرینسیپەکانمان لە استراتێژیمان هاتبێتی نەخوارەوە. بە هەمووی ئەوانەوە دەتوانین هاوکاری بکەین، بەڵام بەداخە ئەومان ئانەی کە عرزم کردی لەلایەن لایەنەکانی ترەوە هەیەوە خەڵک وایە کە هەر کەسێ وەکو خۆی پێناسە بکات. زۆر باشە کاک حەسەن، ئەمە چەندمین دەورەیە هەم خەڵک و هەم حیزبەکان بایکۆتی ئەم گاڵتەجاڕیە دەکەن، بەڵام کۆماری ئیسلامی هەر لە سەرکارە. تەحریم بۆ گرینگە، ئەسەن بایکۆت بۆ گرینگە، بەڵام بە تەنیاش چارەساز نییە. دەبێت چی بکرێت؟ ئێمە هیچ کات نەمانوتووەکە بە تەحریم یا بە بایکۆتی هەڵبژاردنێک جمهوری ئیسلامی دەڕوخی. ئەمە بارها وتراوە ئەمە گاڵتەجاڕیەکە کە جمهوری ئیسلامی پێویستی پێێتی کە ویترینەکانی بەناو ئەوەی کە خەڵکیەی پێبرازێنێتەوە. دڵنیا بن ئێستا و تاقی فکری جمهوری ئیسلامی هەم لەسەر ئەو زەرەر و زیانەی کە ئەم بەناو هەڵبژاردنە لێدان، هەم ئەو دەنجینایە دائنیشت و قساکەن و بەشی عاقڵەکانیان ئەوانن کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە جمهوری ئیسلامی جیابنەوە، بەشی دیکەیشیان کە بیر لەوە دەکەنەوە دەزانن کە ئەمە خۆ لە ڕۆژی ئەوڵ ئەوان سازمانیاندا بوو. ئەو قسەی خامنەی کە دەڵێ خۆ بێن و بەشدار بن باشە بەشداریش نەبن انتخابات هەردەکرێ، معناوێ دەنگی ئێوە هیچ نییە. خەڵک خۆی ماندوو نەکا بە دەنگەوە، ئەوان بۆ خۆیان انتسابەکانیان کردووە، کەسەکانیان دیاری کردووە، ئەو دەنگانە هیچ نییە بێتو نەبێت. بۆیە کانێنە جمهوری ئیسلامی بەمە دەڕوخێت، نە جمهوری ئیسلامی حتەنان خۆشی پەیوانیەکە بمە. ئەگەر ئەمە نظامێکی ئەوەی کە لە وڵاتانی ترا هەیە دموکراتیکی بۆرژوازی بوایەت، بەڵێ بەو نظامە دەبوو ئەم دەسەڵاتە بڕوە دەسەڵاتێکی تر بێ. زۆرینەی ئەو کۆمەلگایە 80% زیاتری ئەمڕۆکە بە جمهوری ئیسلامی ودنا،
دەی دەسەڵاتی ئەگەر ئیستبدادی و سەرڕۆ و دیکتاتۆری نەبێ 80% پێی بڵێنا قاعدەتن نەبێ بچێتە ئەولاوە. بەڵام وەختی خامنەی دەڵێ من جێگری خوددام و من قسەکانی خوددا لە زمانی منەوە دەکرێت، خەڵک نابێت هەر ئەوە وتمان ئێمە ئەمە گاڵتە ژاڕیە، ئەمە ئەرزشی ئەوەی نییە کە خۆتی پێوە ماندوو بکەیت و چی ڕێی پێ بدەیت وانە. لە لایەکی تریشەوە و بەشەی تریشی کە دەڵێ بۆ جمهوری ئسلامی بە باوەڕی من جمهوری ئسلامیش بە خۆیدا دەچێتەوە. جمهوری ئسلامیش دەزانێت کە لەسەر چه کۆمەلگایەک لەسەر چه پۆلیوێکی ئاگر خەریکە دەسەڵاتدارەتی دەکات. بەڵام بە پێداچوونەوە بۆ جمهوری ئسلامی ئەوە نییە کە بێنێ مەسەلەن دریاکانی ئازادی و دموکراسی و ڕێی خەڵک و چی ئەو کاتەوە. جمهوری ئسلامی حەول دەدات کە دەستگای سەرکوت و وحشیگەری و تۆقاندن و ئیعدام و ئەوانەی تونتر بکاتەوە. بەڵام لە بەرابەری ئەو مەوجەدا، لە بەرابەری ئەو ناڕەزایەتیە گەورەدا، هەر ئیعدامێکی دیکە دەبێت بە پۆلیۆکی ئاوری گەورەتر لە گیانی جمهوری ئسلامی. بۆیە کانێ ئەمە شکافی بینی جمهوری ئسلامی و خەڵک قوڵتر دەکاتەوە، کەلێنی بینی جمهوری ئسلامی و جەماوەری ناڕازی قوڵتر دەبێتەوە بە قازانجی خەڵکە بە زەرری جمهوری ئسلامیە. بۆیە کانێ جمهوری ئسلامیش ئەوە ناتوانێت نەبینێت. من ناڵم دەرگای مەسەلەن دیالۆگ لەگەڵ کۆمەلگای مەدەنی دەکاتەوە، ئازادیەکان دەکاتەوە، ڕۆژنامەگەری نا، بەڵام هەمووی ئەوانە فشاری بۆ دێنێ جمهوری ئسلامی بەرتەسترە بێتەوە، ناوەڕۆکی ئەو بەشەی کە دەسەڵاتی پێەیە، ئەو بازدەی دەسەڵات مەحدودتر و چکۆلەتر دەبێتەوە و جمهوری ئسلامی هەرچی زیاتر دەچێتە گۆشەیەکەوە کە ئەو کاتە بە سازماندراوی، بە ڕێکخراوی، بە تەشکیلات، بە ئەو هێزی جەماوەرەی کە دەبێ ببێ ئەو کاتە دێکە پاڵی پێوە بنێت و جمهوری ئسلامی بخاتە زەبڵدانی مێژووەوە. زۆر باش. کاک حەسەن، کاوە لە شاری سەقزە و پرسیارێکی ناویوە، نووسێتی بەڕای کاک حەسەن چاوەڕوانی چه جۆرە مەهەندیسیەکی سیاسی لە ژماردنی ڕای دەنگدەران دەکەن؟ بە باوەڕی من ئەوان ناتوان مەهەندسیەکی سیاسی زۆر گەورە بکەن. جمهوری ئسلامی ناتوانێت بڵێ مەسەلەن 70-80% بەشداری کرد. من پێم وابێ لەسەرەوەی لە خوارەوەی 50% ناممکن نیە لە جمهوری ئسلامیە، بینی 30-40% شتێکی ئاوا دەڵێن، چون لەوە زیاتر هەموو کەسێک دەزانێت. هەر کۆمەلگای مەدەنی هەیە، ئەو حتا ڕۆزنامەهای ئیسلاح تەڵەب و ئەو جەرەیانەیە کە بەشێکن لە دەسەڵات ئەوان هەن، خەڵکانێکی تر هەن کە بەڕەگ و پێستەوە جمهوری ئسلامی دەناسن، دنیای دەرەوە هەیە، ڕاگەیاندنەکان هەن. بۆیە من تەسەوری من ئەوەیە جمهوری ئسلامی لە بینی 30-40% مەهەندسی دەکات، بەڵام خۆشی ئەندەزانن کە جارێ لە کوردستانە بە دڵنیاییەوە لە خوارەوەی 10%، بە دڵنیاییەوە هەمووی ئەو خبرانەی کە ئەو ڕۆکە ئەو بەڵاوتان کردوتەوە، ڕاگەیاندنەکانی تر بڵاویان. خودی جمهوری ئسلامی کوردستانی بە 25% باس کردووە کە درۆ دەکات، هیچ حقیقەتێک لەو ئامارەدا نییە. من پێم وابێ بۆ ئاستی ئێرانی دەتوانێت ئەوە بکە، بەڵام ناتوانێت تەقەلوبێکی گەورەی انتخاباتی بکە ئەگەر چی لیان دێ. یعنی هەموو شتێک وەختێک کەسێک بە زمانی خودداوە قسە دەکات و دەبێت بە خودای سەر ئەرز بۆچی لی ناشتی ئاوایش بکە، بەڵام ئەوە ئەگەر بیشی بکات ئابڕوچوونەکەی زۆرترە هەتاکوونێ باوەڕ پێکردنەکەی. بۆی ئەوان حەول دەدەن شتێکی بە باوەڕی من معقول بکەن، لەو ئاستەی کە خۆیان تاقی فکرەکەیان کە عرضم کردی بیری لێ بکەنەوە، شتێ بکەن کە بڵێن جامعە لێمان قبوڵ بکە، بەڵام هەرچی بکەن تەقەلوب، هەرچی بکەن درۆیە، هەرچی بکەن ناڕاستەوە، ئەوە هەموو کەسێکەوە دەزانێت. کاک حەسەن، لە شاری مەهاباد پرسیارێک هاتووە، زۆر گرنگم پرسیارە، ئەمە لە میدیاکانیشە ئەمڕۆ من چاوم پێکەوت لەسەر ئەمە بەحسیان کردووە. نووسێتی ئەو زانیارێنی کە بەدەستمان گەشتۆش زانیارە سەرەتاییەکان شکستی کۆماری ئیسلامی بەڕوونی نیشان ئەدات، بەڵام لە شارەکانێک کە کورد و تورک، شیعە و سونییان تێدایە، وەزعەکە جیاوازە هەتا ڕادەیەکی زۆرنا. خوێندنەوەی میوانی بەڕێستان چییە؟ بە پێ و خەبەرانە کە هەیە مەسەلەن شارێکی وەکو نەغەدە و شنۆ ئەوانە یا ورمێ یا بەنەوەیەک لە ئیلام لەو جێگایەنە، ئەمە سیاسەتێ بوو کە ڕەژیم وەڕێی خست. ئەگەر لەبیر بێ کاک ئەمیر لە دیدارێکی ترمانە کە پێش هەر بابەتەوە هاتیوە وتمان مەکەونە ئەو داوەوە، ئەوە کە ئەگەر نوێنەر نەچێ کورد مافی ئەفەوتێ، کورد 45 ساڵە مافی فەوتاوە، ئەو کاتێک کە خومینی بڕیاری جیهادی لە سەرماندا مافمان فەوتاوە. ئەو جار کەسێک مەسەلەن نوێنەری شنۆ نەغەدە بچێتە پارلمان، ئەوە داینێ کورد بێ، 4 نەفەریش با لە ورمە بچێت کورد بێ. آخر خۆ پێشتر 33-35 ئەندام پارلمانی بەناو کوردیش لە پارلمانی ئێران چیان کرد تا ئەمڕۆکە بە 2 نەفەری دیکە هیچ بکرێ.
ئەوە فقط زەحمەتی خۆیانیاندا، فقط جمهوری ئیسلامی ڕسمەکانی نیشاندان لە تەلەڤیزیۆنەکانیانەوە تەبلیغیان پێوە کردن و بێئتباریان کردن. بەڵام ئەو بێئتباریە کەسانێکی چاوچنۆ کردیان بە ناوی نوێنەر کە بێن و لەم بە ناو هەڵبژاردنەدا گیرفانی خۆیانی پێپڕکەن، کەسانێک بوون کە بەڵێ حەولیاندا کە ئەو ئاگرە خۆشکن. بەڵام ئەمڕۆکە خۆ ئەو بە ناو هەڵبژاردنە تەواو بوو تازەودووە. ئەوانە کە بچنەوە دوکانەکانیان ئەم لا دوکانی تورکێکە ئەو لا دوکانی کوردێکە، دەبێ ئەو ڕفاقەتە ئەو برایەتیە ئەو هاوپەیمانیە بەیەکەوە تازە بکەنەوە. نابێ ئیجازە بدەن کە جمهوری ئیسلامی بڵێ ئەوە نوێنەری تورکەکە هەڵبژار تورکەکە بێ خۆی پێوە هەڵبکێشێ، یا نوێنەری بەناو کوردەکە هەڵبژێردا خۆی پێوە هەڵبکێشێ. نا، ئێمە هاوسەرنویشتین، ئێمە هاو دەردین. تورکەکان دەردیان لە کوردەکان کەمتر نییە بەنسبەتی جمهوری ئیسلامیەوە. ڕاستە بازاڕی تارانیان پێ و لەباری ئابووریەوە وەزعێکی دیکەیان هەیە و چی ئەوانە بە جێگای خۆی یا دەسەڵاتداریان ناو جمهوری ئیسلامی یا زۆرتر هەیە، بەڵام ئەوانیش مافی نەتەوەییان مافی سیستەم لێکراوانیان هەر هەیە. یا هەر ئەمڕۆکە لە کرماشان لە بینی ئەم بەناو نوێنەر و ئەو خەڵکیان خستەتە گیانی یەکتری، لە کاتی پوڵ بڵاوکردنەوەی خەڵکەوتونەتە گیانی یەکتری لە ئیلام. ئەوە من لە فەیسبوک خۆشتان لە تەلەڤیزیۆن و لە کرماشان شەڕ بووە لە بینی مەسئلەی عەشیرەی ئەو جۆرەشتە. ئەو فەرهەنگە کۆنە جمهوری ئیسلامی دەیژێنێتەوە، ئەمانە هەمووی دەستی جمهوری ئیسلامی تێدایە. چ کێشەی کورد و تورک و نمایندەی ئەم لایەن ماندەی ئەو لا، چ کێشەی شیعە و سونە، چ کێشەی مەسەلەن عەشیرەی لە ئیلام و خەڵک خەنیگیانیەک، هەمووی ئەمانە ئەو فەرهەنگی تەفرەقە بیەنداز و حاکمیەت کونەیە. خەڵک نابێ گوێ لەوانە بگرن، بۆیە دەبێ هەر بە پەلا هەر لە بەیانیەوە ئەو کێشانەی کە بۆ دەستی ئەوانی تێدا بووە نابێ بێڵین بێ ببرین، دەبێ فەوری ساڕێژیکەین. ئەو شتەیە کە جمهوری ئیسلامی بە ئامانجەکەی ناگە. جمهوری ئیسلامی حەول دەدات لە سەروبەندی ڕوخانیدا ئەو برینانە قوڵ دەکاتەوە. ئێمە دەبێت لە ئێستەوە وریابین. بۆیەکانی ڕێگا چارە ئەوەیە کە خەڵک دەبێت وەداوی ئەوانە نەکەون. ئەو کەسانەی بەناوی نوێنەر چوون کەوتیان ئێمە دەمانەوێت دیفاع لە کوردەکان بکەین لە ئازربایجان درۆکەن بۆ گیرفانیان چوون، ئەوانە خەیانەتیان کردووە، ئەوانە تاوانبارن، ئەوە نوێنەری ئەو خەڵکە نین، ئەوانە ناویان چووە ناو لیستی ڕەشی ناو کۆمەلگای کوردستان و ناو مێژوویکی ڕەشیان هەیە. ئەوانە ئەبێت دڵنیا بن کە سبحینە ئەوانە دەبێت جوابی ئەو تاوانانیان بدەنەوە. خەڵکی کوردستان گزەشتیان لێ ناکە، خەڵکی ئێرانیش بە نوێ گزەشت و تاوانبارانە ناکە کە ئەمڕۆکە چوون ئەو گاڵتەجاڕیان بۆ جمهوری ئیسلامی گەرم کرد. زۆر باشە کاک حەسەن، لە شاری سەقزەوە پامێکی تراتوە. سڵاو و ڕێز هاوڕێیان بۆ ئێوە و میوانی بەڕێستان کاک حەسەن ڕەحمانپەنا دەستان خۆش بێت و ماندوو نەبن. واقعان ئەمڕۆ خەڵک لە کوردستان و ئێرانیش جارێکی تر زۆر بە ڕادیکاڵی نایەکی تریان بە جمهوری ئیسلامی وت. سوالم بۆ کاک حەسەن ئەوەیە کە بایکۆت زۆر بە جوانی جوابی داوە. ئایا پلانی داهاتووی حیزبەکان چییە بۆ ڕێخستنی زیاتری خەڵک و دەستکەوتی زیاتر؟ سارینە لە شاری سەقز. زۆر سپاس بۆ سارینای بەڕێز. من ناتوانم لە زمانی حیزبەکانەوە قسە بکەم، دەتوانم لە زمانی خۆمانەوە کۆمەڵە قسە بکەم. بۆ خۆمان طبعاً ئەمە سەرکەوتنێکی گەورەیە، ئەمە خەباتی خەڵکی کوردستان دەباتە ئاستێکی دیکەوە و ئەرکێکی قورستر دەخاتە سەرشانی کۆمەڵە. ئەرکی ڕێخستنەکانمان لە ناوخۆی وڵات، ئەرکی تشکیلاتەکانمان لە دەرەوەی وڵات و ئەرکی ڕاگەیاندنمان هەمووی بەشەکانی تشکیلاتی کۆمەڵە موەزەف دەکا بەوەی کە ئەرکی زیاتر قورستر نەخشە عەمەلی دەقیقتر و ورتر بۆ بەرەو پێشبردننی ئەو خەباتە داڕێژیت. ئەرکی کومیتەی مەرکەزی کۆمەڵە قورستر دەکات. هاوڕێیانی ئێمە لە ناوە کە بارها من وتومە ئەوانە ئاوڕۆشنکەرەوەن، ئەرکی ئەوان زیاتر دەکات. هەر ئەوانەی کە ئەمڕۆکە دەگەڕان خەبەرەکان باسەکان ڕووداوەکانیان دەنار لە نزیکەوە لەگەڵ خەڵک قسەیان دەکرد، پێیان دەکوتن لەم گاڵتەجاریەدا بەشداری مەکەن، خۆتان ماندوو مەکەن. هەر ئەو شەوەکە لە زۆر جێگا مەراسمی شای و خۆشیان کردە بۆی کە جمهوری ئیسلامی شکستی خواردووە. تەبعەن دەبێت خۆمان ئامادەکەین بۆ مەرحەلەیەکی تازەتر، دەبێت خۆمان ئامادەکەین بۆ ئەرک و وەزایفێکی تازەتر. بە نسبەتی حیزبەکانیشەوە بە باوەڕی من ئەمە ئەوە نیشان دەدا کە حیزبەکان دەبێت لە من بێنە خوارەوەی تر. خەڵکی کوردستانە تۆ گەرە خەڵکە لەگەڵ نەبێ 1000 ساڵ تاریخی شت بێت و 1000 ڕابردووی شت بێت و ئەوانە هەمووی بە ڕۆژێک تەواو دەبێت. بۆ یەکانی ئەرکێکی قورستری دەخاتە سەرشانی هەموو حیزبەکان و بەتایبەت بەرەی چەپ لە کوردستانە، هێزە چەپ و ئازادی خوازەکان کە ئەو هێزە چەپە تەبعەن محورەکەیان کۆمەڵەیە
و بازم کۆمەڵ ئەرکیشی گەورەتر دەکەوێتە سەرشانی ئەرکیشی زۆرتر لە بزوتنەوەی کرێکاریە، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاران، ڕووناکبیران و بە باوەڕی من دەبێت هەمومان خۆمان حازرکەین بۆ دەورەیەکی پڕ لە کێشمەکێشی زیاتر، بەڵام بە دەستکەوتی زیاتر، بە وردبینی زیاتر، بە ئاگاهی زیاتر. هەمووی ئەوانە ئەو ئەرکانە دەخاتە سەرشانمان و هیوادارم لەو دەورەی داهاتوودا کۆمەڵە بتوانێت هەروەکو تا ئێستا جێگای متمانەی خەڵک بووە، تا ئێستا سیاسەتەکانی لە جەرەیانی کردەوەدا ڕاست دەرهاتوون، لەو دەورەیشا بتوانێت پێشنگایەتی ئەو خەبات و مبارزەیە بکە و هەروەها ڕێگای دروست، سیاسەتی دروست لە پێشپای خەڵکی کوردستان دانێ و بە باوەڕی من ئەو خەڵکە ئەوەندە فیداکارن، ئامادەجی هەموو شتێکیان هەیە و هیوادارم ئێمەش لە ئاستی ئەو ئامادەجی و وشیاری و تێکۆشانە دابین کە ئەوڕۆکە لە کوردستان هەیە. کاک حەسەن، کاوە لە شاری سنا پامێکی نردووە داوای کردو من بیخێنمەوە، هەڵبەت بە فارسی نووسویەتی. سڵاو و درود بۆ ئێوە، بۆ کاک حەسەنیش من لە کاک حەسەن ئەپرسم، هەڵبەت پەیامە پرسیاریش نییە بەڵام وای نووسیوە، من لە کاک حەسەن ئەپرسم عەبدوڵای موحتەدی گەڕاوەتەوە و حمایەتی خۆی لە پەهلەوی ڕاگەیاندووە، پەهلەوی کە هەزاران کوردی تەبعید و سەدان ئینسانی مبارزی کۆمونیستی لە سیاچاڵەکانی ساواک ئێعدام کرد. ئایا لەگەڵ ئەم جریانە فرسەت تەڵەب و منفعەت تەڵەبەت دەکرێت هاوکاری بکرێ و بەناوی کۆمەڵە بیان ناسی؟ بەناوی کۆمەڵە وتومانە کە کۆمەڵە ناو نییە، کۆمەڵە ناوەرۆکە، کۆمەڵە ڕێبازە، کۆمەڵە جەرەیانێکە کە هەر لە 48ەوە کە دامەزراوە خودی کە عەبدوڵایشی لە دامەزرێنانی بووە، ئەو کاتە دەزانێت بیر و باوەڕەکەی چی بووە، دەزانێت ئامانج و سیاست و ڕێباز و هەموو شتێکی سوسیالیستی بووە، کۆمونیستی بووە، باوەڕی بە تەبەقەی کاریگەر بووە، باوەڕی بە ئینقلابی سوسیالیستی بووە، هەمووی ئەوان لە هەمومان باشتر دەزانێت. ئێستا کە ئەو باوەڕی پێی نەماوە ئەوە بخۆی مۆزۆیەکی دیکەیە. ئێمە بەناوی بەخاتری ئەوەی ئەوان کۆمەڵە ناوی کۆمەڵەیان لەسەر ئەگەرچی جیاوازی لە ناودا بخۆی دەڵە حیزبی کۆمەڵە، جیاوازیمان هەیە، جیاوازی لە فکر و سیاست و سرات بەرنامە، ئەو هاوکاریانەی کە دەکرێت بە خاتر ناوەکە نییە، بەڵکو جیاوازیەکانیشمان هەم ئێمە نایشارنەم ئەوان نایشارنەوە. متحیدەکانمان کە ئێمە دەڵێن خەڵکی کوردستانە، خەڵکی چەپە، خەڵکی ئازادی خوازە، ئەوانیش لە بەرێکی دراهن، بۆ ئەو قەزاوەتە دەبێت خەڵک بیکە. ئێمە هاوکاری لەگەڵکردن لەگەڵ ئەوان بە معنای تەئید نییە، بەڵکو بە معنای زەرورەتێکە کە ئەو ڕۆکە لەگەڵ لاینەکانی تریش ئەو کارە دەکەی، لەگەڵ جەریاناتێکی تریشە ئێمە جزوی بەرەیەک نین، یا ئێمە حولی پێکەنانی بەرەیەک نادەین، بە هەر میزانێک بتوانین ئێمە کۆدەنگی دروستکەین لە بەرابەری جمهوری ئیسلامیدا بە قازانجە. سبحەینی ئەگەر ئەم حیزبانە بەشی علەنیەکەی گەڕاو کۆمەلگای کوردستان، ئازادی فعالیەتی سیاسی لە کوردستان بوو، ئەوە دەنگی خەڵکی کوردستانە نیشانی دەدات، دەنگی کاکاو و کاکاوەکانن لە سنە و مەهابات و سەقز و بۆکان و سەراسەری ئەو شوێنانەی کە کۆمەڵە وەکو جەرەیانی فعالیەتی تێدا دەکات، ئەوانیش بە دەنگی خۆیان نیشانی دەدەن کە چێ کۆمەڵە و چێ کۆمەڵە نییە. بنابەرین ئەو هاوکاریەی کە لە ئاستی مەحدودا ئێمە هەمانە بەیەکەوە پەیوەندی هەیە بەو هەلومەرجەی کە ئێستا شۆڕشی خەڵکی کوردستان تێدایەتی، ئەو تەفرەخە و بڵاویەی کە خەڵک بە دەستیەوە دەناڵێنن جەرەرمان لێ دەدات، بەڵام لە عینی حاڵیشە ئێمە جیاوازیەکانیشمانمان نەشاردوێتەوە، کەوتومانە کۆمەڵە ناوەرۆکە، نەک ناو، نەک پەرچەمێکە کەسێک بۆ خۆی بە جۆرێکی دیکە تعبیری کا و تەفسیری کاتوانە. کۆمەڵە جەریانێکی چەپ و کۆمۆنیست و سۆسیالیست بووە، هەر کەسێک ئەوە بێ کۆمەڵەیە، لە ڕێی من هەر کەسێک ئەوە نەبێ لە ڕێباز و فکری کۆمەڵە دوورکەوتوێتەوە. کاک حەسەن، لەم ڕۆژانی ڕابردوودا نەزەرسەنجیە کرا نزیکەی 70% خەڵک دژی کۆماری ئیسلامی. ئەو ژمارەیە یان ڕقمێکی نزیک لەو ژمارەیە چ تەسویرێک لە کۆماری ئیسلامی بۆ دەرەوە نیشانەدات؟ باوەڕم تەنها تەسویرێکە نیشانی دەدا ئەوەیە کە کۆماری ئیسلامی فقط لەسەر هێزی چەک و سەرکوت و ئیعدام ماوە. تەنها ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕاگرتووە زیندانەکانیەتی، ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕاگرتووە ئەو بێڕەحمی و قەساوەت و دڵڕقیەتی کە لە شەقامەکانیان لە خۆی نیشانی دەدا. ئێوە ئەو ڕۆکەت مەشای مەسەلەن سنووخەکانی هەڵبژاردن بکەن، بەناو هەڵبژاردن بکەن، هەمووی هێزی چەکدارە، هەمووی بەسیج و پاستار و بەکرێگیرا و هەمووی ئەوانیان هێناوە. بڕۆن ئەوە مەقایسە بکەن لەگەڵ هەڵبژاردنێکە لە دنیایەکی ئازادی سەرمایەداری ئەو ڕۆکەدا دەکرێت. یەک دانە مەأمور نابینی، نە لەسەر سندووقێک، نە لە دەوروبەری، نە حتا لەو ڕۆژەدا. شار حاڵەتێکی ئاسایی هەیە، بەڵام ئەو ڕۆکە ئێران حکوومەتی نظامی بوو،
هەموو جێگایەکە مەشاکی بەچەکەوە وێسا و نێزی مسلحە وێسا ئەوە نیشانەی چییە؟ ئەو نیشانەی ئەوەی ئەو بەناو سندوقەکەدا ناوە هیچ نییە، ئەوە گاڵتە جاڕیە. ئەوەی کە حکوومەت دەکات لەوێدا و حاکمە لەوێدا ئەو ئەفسەرەکان و چەک بەدەستەکان و دەرەجەدارەکانی کۆماری ئیسلامین. ئەوەی کە ئەمڕۆکە ماوەتەوە بۆ کۆماری ئیسلامی زیندانەکانیەتی ئیعدامێتی. ئێمە مەشاکەم بزانین ڕۆژانە چەندێ جەمهوری ئیسلامی لە ئاستی نێونەتەوەیدا محکوم دەکرێت، چەندێ خەڵک لە دژی جمهوری ئیسلامی لە شەقامەکانە دەنگ دەردەبڕن و تەزاورات دەکەن و خۆپیشاندان دەکەن و چەندێ قەتنامە و بڕیارنامە لە ڕێکخراوە نێونەتەوەیەکانە دەچێتە دژی جمهوری ئیسلامیەوە، چەندێک لە فەعالینی سیاسی و مەدەنی لە سینماکاران لە ڕووناکبیران لە زیندانیان جایزەکانی سڵح و جایزەی قەڵەم و چی ئەوانە ئەمڕۆکە لە ئاستی جیهانیدا درەو دەکەن. ئەوە نیشانەی چییە؟ و نیشانەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی هیچ بۆنێکی لەوانە نەبردووە و نیشانەی ئەوەی کە جمهوری ئیسلامی ئەمڕۆکە دەیکات ئەو تەسویری واقعی جمهوری ئیسلامی سپای قودسە، سپای پاسدارانە، زیندانی ئەوینە و جمهوری ئیسلامی فقط لەسەر ئەو پایەی ماوە. باقی پایەکانی تری پایەی ئیدۆلۆژی، پایەی ئیجتماعی، پایەی مەشروعیت، هەر شتێکی ناوبنێ ئەوانەی تری هەر چەندێک ئەوانەی نەماوە، هەرچی لەسەری ماوە لەسەری دەسەڵاتداریەکە فقط زیندان و سەرکوت و ئیعدامە. و ئەو تەسویرەیە کە ئەمڕۆکە لە کۆماری ئیسلامی هەیە و ئەو ناگەورەیەی کە بە قەولی ئێوە 70% بۆ من دەڵێم لەوە زیاتر کە ئەمڕۆکە بە جمهوری ئیسلامیاندا ئەو حەقانیەتەی هەرچی زیاتر بە جامعەی جیهانی نیشاندا ئەوڕۆکەش. کاک حەسەن پرسیارێک هاتووە خۆی نەناساندووە، نووسیتی تۆڵەی حکوومەت لە خەڵکی دژ بە کۆماری ئیسلامی چۆن دەبێت؟ ئەو هەڕەشەی کە ئەمڕۆ کردویانە کوتیانە ئەگەر بێن ڕێی بدەن دیارەمیانی پێشووتریش کاگڕەحمان ئاماژەی پێدا کە کوتیانە خەشابەکان پڕ هەڕێک و خەشابێ پڕ دەکە. ئەم پرسیارش دیارە لەوەدا هاتووە ئەویشەر ئاماژەی بۆ داوە پرسیارەکەی بە تۆڵەی حکوومەت لە خەڵکی دژ بە کۆماری ئیسلامی چۆن دەبێت؟ هیچ نابێت، هیچ. تۆڵە لە فەرد دەکرێتەوە، تۆڵە لە تعدادێکی محدود دەکرێتەوە، لە ئاستی ملیۆنیدا لە 61 ملیۆن نەفەر لە ئێرانە بە قەولی خۆیان توانیوانە بۆیان بۆ دەنگ بدەن، لە 45 ملیۆن و 50 ملیۆن تۆڵەی چی؟ کام دیکتاتۆر و ئیستبدادی توانیوێتی تۆڵە لە خەڵکیی بەرین کاتەوە، وەختێکە خەڵک متەفەرق بێ، وەختێ خەڵک بێ پشت و پەنا بێ، وەختێ خەڵک بەربڵاو بێ، وەختێ خەڵکە هیچ وەحدەتێک و هیچ یەکگرتوویە لە بینیدانە بەڵێ تۆڵەی لێ دەکاتەوە، دانەدانە دەیانگرێ و دەیانبا بۆ زیندان و ئەعدام دەکا و دەکوژێ ئەوە دەکات. بەڵام لە ئاستی ملیۆنیدا تۆڵەی چی؟ نە کەسێ بانگ دەکەن لەسەرەوەی بۆ ڕێی نەداوە، نەتمەشایش شنازنامەی کەس دەکەن، نا یارانەی کەس قەت دەکەن، هیچ تۆڵێکی ئەوە تەبلیغاتی پێش هەڵبژاردنە. دوای هەڵبژاردن نە تۆڵەیەک لە ئارادای نەیچێ بە فەرزی ئەوەی کە ویستیشیان ئەوە بکەن. ئەوە خەڵکن یەکگرتوویانە دەبێت هەڵبتنە سەریان، دەبێت بەرەبارەکانی بکەن، دەبێت بەر دەرگای زیندانەکانیان لێ بگرن، دەبێت سەر شەقامەکانیان لێ بگرن، دەبێت بەردبارانیان بکەن. یانیچی تۆڵی چی دەکەیتەوە؟ ئەگەر دەنگدان بە قەولی ئێوە وەزیفەیە و خەڵک ئازادە، دەنگ نەدانیش بەشێکە لە حەقی خەڵک. یعنی ئەگەر کەسێک ئەو ڕۆکە چووە دەنگی داوە کە زۆر خراپی کردووە، قامیکی خۆی بە خوێنی گەنجەکان مۆر کردووە و وتی بە جەمهوری ئیسلامی بەڵێ، ئەوانەی کە ئەوەیان نەکرد نەفیان کرد لەو خوێنانەی کە ڕژان، وتیان ئێمە ئەوانەمان کوڕی ئێمن، ڕۆڵەی ئێمن، کچی ئێمن، ئەویان قبول نەکرد. بۆیەکان ئەگەر دەنگدان بەلای جەمهوری ئیسلامی و مافە، دەنگ نەدانیش هەر مافە. جەمهوری ئیسلامی ناتوانێت هیچ کارێک بکات لەو بابەتەوە و ئەو خەڵکە یەکگرتووە بە باوەڕی من بەو ناگەورەی کە وتیان جەمهوری ئیسلامیان هەرچی زیاتر کە نەفت کرد، زەلیل کرد و تووشی سەرلێشێوا و مشکلاتی داهاتووی زیاتریشی دەکەین و داهاتوویش بە تاکید ئەوانەمان پێ دەڵێت. زۆر باشە کاک حەسەن، ئەم کاردانەوە و دەنگدانەوەی ئەم بایکۆتە عەزیمەی کا خەڵک کردی ئەمڕۆ لە ناوچەکە و دەرەوەی وڵات چۆن دەبێت؟ من پێما بێت تەسیری زۆر زۆر منفی بۆ جەمهوری ئیسلامیە بێ و تەسیری زۆر زۆر مثبەتی بۆ خەباتی ڕەوای خەڵکی ئێرانە بێ. من شاهدی ئەوە دەبین کە پشتیوانیەکان لە خەباتی خەڵکی کوردستان و ئێران زیاترە بێ، شاهدی ئەوە بین کە ئەوەی کە تاکو نێستەکانێ بە ناوی میدالیا و هەر شتێکە بە ئازادی خوازانی ئێران دراوە زیاتر دەدرێ، فشاری زۆرتر بۆ ناوەندەکانی دەسەڵاتی جەمهوری ئیسلامی، بۆ سفارەتخانەکانی جەمهوری ئیسلامی لە سازمانی ملل، لەوەی کە سوپای پاسداران کەن بە گرۆیکی تر، هەمووی ئەوانە بە نسبەتی جەمهوری ئیسلامی زیاتر دەکات و خەڵکی ئێران زیاتر
نیشانیاندا کە ئەو شۆڕشی ژن ژیان ئازادیە زیندووە و ئەوە بە باوەڕی من جێگە و پێگای جمهوری ئیسلامی لەقتر دەکا و جێگا و پێگای خەباتی ڕەوای خەڵکی ئێران بۆ ئازادی، بۆ دیموکراسی، بۆ بەرابەری، بۆ مافەزەوتکراوەکانیان لە ئاستی جیهانیدا سەمپاتی زیاتری بەرەو لای دێ. و من پێم وابێ زۆرێک لەو وڵاتانەی تری لە سەرەوەیان ئەمریکا کە هۆشتا ئەوارە خەریکی معاملەیە لەگەڵ ئێران و بەتایبەت لە عێراق و لە ناوچەکەدا لە ئوروپا لە متحدەکانی کە ڕووس و چین و ئەوانە بن، هەمووی ئەوانە پێداچوونەوەی دەکەن بە سیاستەکانی خۆیانە. ممکنە خۆوان وەکو ئێمەنین بە پەلەنین لەوە، ئەوان بەرژەوەند خوازن. ئەگەر کاتێک زانیان بەرژەوەندیان لەگەڵ جمهوری ئیسلامی نیە، لە عبردنی جمهوری ئیسلامی و پشتێکردنی وەکو لە شا کردیان، لە سەدام حوسێن کردیان، لە قەزافی کردیان، لە هەموو دیکتاتۆرەکانی ترکیان زۆر ئاسانە و کاتە بەلایەنەوە. بەڵام ئەو قازانجەی هەیە کە بیر و ڕای دشتی دنیا کە ئەمڕۆکە چاویان لەسەر ئەم بەناو هەڵبژاردنەبوو و دەیانزانی تەقەلوبی گەورە و ئەوەشی تدا دەکرێت و ئەمە انتخابات نیە ئینتساباتە. بە باوەڕی من جمهوری ئیسلامی تیە بێئتیبارترە بێ حتا لە منتەقەکەیشە، تەنانەت لەناو بەرەی مەقاومەیشە، لەناو ئەو هێزانەیشە کە هەن کە ئەوە جمهوری ئیسلامی لە دەرەوە یاریان پێکات، لە ناوەش ئەو هێزە نییە کە وەکو جاران پشتی پێ ببەسن. بە باوەڕی من لەناو ئەوانیشە تەردید و بێئەتمادیی زیاتر نسبەت بە جمهوری ئیسلامی دروستەکات. کاک حەسەن محەممەد لە شاری بۆکان پرسیارێکی نردووە، هەرچە من ئەمڕۆ لەگەڵ زۆربی میوانەکان ئەم پرسیارم هێناوەتە ئارا، بەڵام پێمان باشە لە زمانی ئێوەش ببیستن. نووسیەتی سڵاو ڕێز ماندوو نەبن، خەڵک چۆن دەبێت بجوڵێنەوە بەرامبەر بەو کاندیدانەی کە بۆ قازانجی شخصی خۆیان لە دژی میلەتەکەیان بوو؟ من پێم وابێت هەر ئەوەی کە خەڵک نەهیان کردن، هەر ئەوەی خەڵک کە بایکۆتیان کردن، هەر ئەمڕۆکە یا لە دوێنێکەوە کە ئەم مەسەلەی وانێکی انتخاباتی ئێستا بەسرا تەبلیغات بەسرا 30% بەناو کاندیداکان خۆیانیان کێشایەوە. بە باوەڕی من ئەمانە سبحینە دەکەونە پاکانە، داوا دەکەن، دەستنە سەردانی خەڵکەکەن، دەستنە دوکانەکانیان دەگەڕێن، ئێمە کاکەجیان خزمەت بێواکەن، دەبێت خەڵک دەست بێن لە ڕوویانەوە. دەبێت خۆ قسەی ئێمە یا قسەی خەڵکی تر ئەوە نیە بچن شەڕ و کێشە و نازانم لە بین بردن و ئەوانە نا، ئەوانە شتایکە کە جمهوری ئیسلامی پێی خۆشە، لەوانەیە خۆی ئەوە بکە بۆی بە ناوی نەیارەکانیەوە نیشانی بدە. بەڵام ڕێگای خەڵک ئەوەیە کە پیان بڵن ئێوە لە بەرەی خەڵک، ئێوە لە بەرەی جمهوری ئیسلامین، مەگەر پێچەوانەکەی سابت بکەن. دەنگت هێناوەتەوە بڵێ بە دلیلی ئەوەی زۆرترین خەڵکی مەسەلەن بە هەرو شاری بۆکانە 90% دەنگی نایە نەداوە و من بە ناوی نوێنەر هەڵبژێردراوم هەر لە ئێستەوە ئەوە ئێستافاکەی خۆم پێشکەشەکە من نوێنەر نیم بە بۆکان بە ناو نوێنەری نەبێت. ئەو کارێکە کەوانە توانن بیکەن بگەڕێنە ناو خەڵکەکە، ڕێگای گەڕانەوەیان لێنە نەبەسراوە، مەسلحەتی شخصی خۆیان و گیرفانیان و پۆڵپەرستی و خانەوادە پەرستی ئەگەر بەرچاویان نەگرێت، ئەگەر شەرافەتیان ببێ دەبێ و کارە بکەن. ئەگەر ئەوەیان کرد خەڵکیان دەگوزارێت، ئەگەر نەیان کرد بەعنوانی دەست و پاوەنی جمهوری ئیسلامی دەمێننەوە. ئەگەر شۆڕش لە کوردستان و لە ئێرانە سەرکەوت خەڵک محاکمەیان دەکەنی تر. زۆر کەس لە دەست و پێوەنەکانی جمهوری ئیسلامیان ناویان لە لیستی ڕەشدایە، ئەوە چەند ناوی تریش بەوە زیاد دەبێت و خەڵک لێ پرسیینەوە دەکات لەوانەی تر. بۆیەکانێ پێما خەڵکی کوردستان خەڵکیی سیاسین، ڕفتاری سیاسیەکەن، ئەوان ڕاستە چوونە بەرەی دژی خەڵکەوە، بەڵام خەڵک بە چاوێکی دیکە تەبعەن بە چاوی سووک چاویان لێکن، بە چاوی گومان چاویان لێکن. ئێستش تەنها ڕێگای ئەوان هەیەە، ئەوانەی کە هەڵبژێردراون بڵێن ئێمە بە دلیلی ئەوەی کە کەمترین ڕێیمان هێناوەتەوە، کەمترین اعتمادی خەڵکمان لەگەڵە، ئێمە ناتوانین بە خۆمان بڵێن نوێنەری خەڵک لە هیچ جێگایەک. بۆیەکانی ئێمە ئەوە ئیستعفا دەین و دینەوە ناو ڕیزی خەڵک. بە باوەڕی من ئەو ڕێگای نەبەسراوە. زۆر باشە کاک حەسەن، وەکو دوایین پرسیار خەڵکی کوردستان دوای ئەم سەرکەوتنێکی عەزیمی تر دەتوانن چۆن هەنگاوی باشتر و گرنگتر هەڵبگرن؟ دەبێت چی بکەن؟ دەزانی ئێمە گەر چاو لێ بکەین لە ماوەی ئەم 44-45 ساڵەدا کوردستان هەنگاو بە هەنگاو سەرکەوتنی بەدەستێناوە، هەنگاو بە هەنگاو دەستکەوتی بەدەستێناوە. بە باوەڕی من ئەوەمان پێ دەڵێت کە یەکگرتووی هەروەکوتم ڕەمزی سەرکەوتنمانە، ئەوەمان پێ دەڵێت بێتەوەهمی نسبەت بە دەسەڵات، بێتەوەهمی نسبەت بە هێزە دەرەکیەکان، بێتەوەهمی نسبەت بەو تەنانەت لایەنانەی کە تەوەهم و خۆشباوەڕیان بڵاو دەکردەوە یا بڵاوی دەکەنەوە. خەڵک دەبێت پێش هەموو شتێک بە ئاگاهی متەکی بن، بە زانیاری متەکی بن، باوەڕیان بە هێزی خۆیان بێ، باوەڕیان بەوە بێ کە قودرەتی خەڵکە دەتوانێت دەسەڵاتی ڕاگرێ، ئەتوانێت دەسەڵاتێک بڕوخێنێ.
باوەڕیان بەوە بێت کە ئاڵوگۆڕ بەدەستی خۆیان ممکنە لەسەر سەرەوەی ئەوان ئەگەر بەدەستیش بێ ئەگەر ئەو جمهوری ئیسلامی بەدەستیێنا نیزامە دیکتاتۆریەکان بەدەستیان هێنا ناتوانێت ئەوە درێژماوە بێ خەڵکی کوردستان دەبێت بیر لەوە بکەنەوە هەرچی زیاتر سازماندراو بن هەرچی زیاتر سازمان هەم بە معنای حزبیەکەی هەم بە معنای اجتماعیەکەی ڕێکخراو بن ڕێکخراوەکانی خۆیان دروست بکەن هەر لە ماڵێکەوە لە چەندانە خانەوادەوە بەیەکەوە کە دەرودەش دەکەن کە ڕۆژانی جومعە دەچنە دەرەوە ئەوانە هەمووی ئەتوانێت لە دەوری یەک کۆبنەوە قسە و باسی سیاسی دیالۆجی سیاسی باسکردن لەسەر حزبەکان باسکردن لەسەر ڕوخاندنی جەمهوری ئیسلامی قسەکردن لەسەر دواڕۆژ دەبێت چی بێتە جێگای قسەکردن لە ئێستەوە بەرەو ئێمە زۆرمان نەماوە بۆ نەورۆز 20 ڕۆژمان ماوە نەورۆزی سەرکەوتن نەورۆزێکی گەورەی شکۆدار لە کوردستانە بگرین کە لەوێشدا جارێکی دیکە ئەم سەرکەوتنە تێدا ڕنگ بداتەوە 8 مارسمان لە پێشە خۆمان حازرکەین بۆ 8 مارسایەکی شکۆدار لە کوردستانە بیگرین و بڵێین ژن لە کوردستان دیل نییە کۆیلە نییە بەرابەرە لەگەڵ پیاوە نەکەمترە نەزۆرترە حقوقی مساویانێ ئەوانەمان لە پێشە بۆ یەکانە خۆسازکردن بۆ ئەو ڕۆژە تاریخیانش ئەوانە بەشێکن لەو خەباتەی کە ئەمڕۆکە سەنگەرێکی ترمان بەدەستێنە پلەیەکی تر چوینە سەرەوە دەبێ هەوڵ بدەین کە پلە بە پلە هەتاکوونی ئەوەی کە کۆماری ئیسلامی دەڕوخێنین و باوەڕی من ئەوانە ئەو دەرس و ئەزمونانن کە دەبێت لەو خەباتی ئەمڕۆکەش وەریگری زۆر باشە کاک حەسەن من داوای لێبوردن دەکەم چون نەمتوانی کاتی ئیزافە وەرگرم چەند پامێکی شاتون دەبێت ئەوانیش بخێنینەوە بەڵام پێم خۆشە دوا قسەتان ببیستین ڕوو بە کۆمەڵانی خەڵک قسەتان چیە گەشتێک کە ئاماژتان پێ نەداوە فەرمووی من جارێکی کە پیرۆزبایی بە خەڵکی کوردستان دەڵێم پیرۆزبایی بە خەڵکی ئێران دەڵێم پیرۆزبایی بەو دایک و باوکانە دەڵێم کە لە شۆڕشی ژینا و لە یەکەم ئەعدامەکانی کە خاڵخاڵی جنایەتکار لە پادگانی سنەکردی لە دەوروبەری پادگان لە شەڕی یەکەما کە کرا هەمووی ئەوانە پیرۆزبایی دەڵێم کە ئەمە سەرکەوتنێکە وەنیشانی دەدات خەڵکی کوردستان وەفادارن بە ڕۆڵەکانیان بە گیان بەختکردووەکانیان بە شۆڕشەکەیان و ئەوە نیشانیدا کە زەحمەتەکانمان بێهودە نەڕۆیشتووە پیرۆزباییان لێکەم سپاسیانەکەم ستایشی خۆراگریان دەکەین و لاخریشە ئەوە دەڵێم کە ئیتمینانیان بە کۆمەڵە بێ کۆمەڵە هەر ئەو ئێزەیەکە لە ڕۆژە دژوارەکانە سیاسەتەکانی تاکتیکەکانی تاقی کراونەتەوە و بازم ڕۆژی سەرنوێسازی تر دێتە پێشمان دڵنیا بن لەوەی کە ئێمە حەول دەدەین کە سەنگەر بە سەنگەر دەستکەوت بەدەست بێنین و شۆڕشەکەمان بەرەو پێشەوە بڕوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ ئێوەی و کات و ساتێکی خۆش بۆ ئێوە بینەرانتان